خۆشەویستەکانم کاتی ئیمتیحان و تاقیکردنەوەکانی قوتابخانەکان نزیک بووەتەوە. زۆر پێویستە قوتابی هەرچی هۆکارەکان هەیە بگرێتە بەر، هەرچی هۆکارەکان هەیە، خوێندن، هەوڵدان، کۆششکردن، شەو نەخوێنی، چونکە هەرچی ماندووبوونی ئێوەی ئەم چەند ساڵە هەیە هەمووی لەم چەند ڕۆژەیە مادووبوونەکە دەرەکەوێ. بۆیە هەرچی توانات هەیە بیخە کار، هەرچی هەوڵ و کۆشش هەیە بیکە، دوای ئەوە داوا بکە دوعای خێرت بۆ بکرێ، چونکە ناکرێت تۆ هیچ نەخوێندە بێ، ناکرێت هیچ کۆشش و هەوڵێکت نەدابێ داوا بکەی بڵێ دوعای خێرم بۆ بکرێ. دوعای خێر زۆر گرنگە، دوعای خێر ئەساسە، عیبادەتە، زۆر پێویستە، بەڵام دوای وەرگرتنی ئەسبابەکان و هۆکارەکان. ئەمجا خۆتیش دوعا بۆ خۆت بکە، خۆتیش زکر بخوێنە. چەند گرنگە ئەم زکرانە ربی اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. زۆر گرنگە ئەم دوعای پێغەمبەر موسا سەڵات و سەلامی خوای لێبێ زۆر گرنگە تۆ بیکەی، زۆر گرنگە لەبیرتان نەچێ. ربي اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لسورة طه حول بدأ أم ذكر بك اللهم لا سهل إلا ما جعلته سهلا. بڵێ خوایە بۆم ئاسانکە یا ڕەبی، هیچ ئاسانیەک نییە ئیلا ئەوەی کە تۆ ئاسانیەکەی. وأنت تجعل الحزن إذا شئت سهلا. وتۆ هەموو ناخۆشیەک و هەموو دڵتەنگیەک و هەموو ناڕەحەتێک و هەموو بارێکی گران ئاسانەکەی ئەگەر بتەوێ. و هەروەها دائما ئینسان کە دەسەداتە ئەو کتێبەوە ئەخوێنێ بسمیلا بکە و دوعای بەرەکەت بخوێنێتە سەریا و هەوڵ بدە کاتێرێک بدۆزنەوە بۆ خوێندن. زۆر گرنگ، یعنی کاتێرێکەیە کە من خۆم لە ژیانی خۆما و لە کاتی خوێندنی خۆما زۆر سوودم لێ وەرگرتووە، دوای نوێژی بەیانیان زۆر گرنگە. دوای نوێژی بەیانیان شەو زوو بخەون، حتا بۆتان نەکرێ شەوان زوو بخەون، بەیانیان زوو هەڵسن و هەوڵ بدەن هەندێک خواردن هەیە قورسانەکە، ئەو خواردنانە مەخۆن، ئەو خواردنانە بخۆن کە سووکتانەکە. و هەندێک خواردنیشیە زۆر سوودی هەیە بۆ مێشک، وەکو گوێز، وەکو مێوژ ئەگەر بۆتان کرا، ئەمانە زۆر گرنگە بۆ کاتی خوێندن. و هەر کاتێکیش بێتاقەت بووی لە خوێندن ماوەیەک ئیسراحەت کە، هەر کاتێک خەوتە هات قەت مەیە لە تێپەڕکا بەسەریە، ئیلا بڕۆ هەندێ بخەوە. التزامکردن بە نوێژەکانتانەوە زۆر گرنگە بەڕێزان. التزامکردن بە نوێژەکانەوە شەحنێکی معنەویت پێ بەخشە، جگەلەوەی کە فەرزی خوا جێبەجێ کردووە، خوا بەرەکەتە خاتە ژیانتەوە، ئەمجا شەحنێکی معنەویشت پێ بەخشێ کەوا زیاتر و زیاتر هەوڵ بدەیت. خۆی نوێژەکان کاتەکانی زۆر منەظەمە، زۆر مهمە، زۆر ئەو کاتانە هەمووی بە مەبەستەوە خوای تەعالا دایناوە. بۆ نمونە نوێژی بەیانی لە کاتێکی زۆر گرنگایە، دوای نوێژی بەیانی تر تۆ توانی هەوڵ و کۆشش بکەیت. بۆیە داواتان لێکم هەموو ئەسبابەکان، هەموو هۆکارەکان بگرنە بەر، لە دوای ئەوە خۆشتان ذکر و دوعایەکی زۆر بخوێنن، پشت بەخوای پەروەردگار بوەستن و دوای ئەوەش داوا بکەن لە ئێمە دوعای خێرتان بۆ بکەین. ئێمەش ئینشاءالله دوعای خێرتان بۆ بکەین، داواکەین لە خوای پەروەردگار بۆ خاتن ناوە جوانەکانی خۆی، بۆ خاطر ئیسمی عەظەمی خۆی قوتابیەکانمان سەرکەوتوو بکە، موفقیان بکە، دامەزراویان بکە، ئەوەی کە هەناو دڵیانایە، ئەو حەزانی لە ناو دڵیانایە ئەویان بەنسیب بکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.